أمي سنان أنصاري في غمري خوا صلى الله عليه وسلم كاتيلا حجة الوداع كقراية وبرسياري ليكرد فرمي أي أمي سنان ما منعك من الحج بۆچی نەهاتی لەگەڵ مانا بۆ حەج چی شتێ ڕێگری لێ کردی لە حەج ئەمە ئافرەتە بەڕێزە فەرمووی ئێمە دوو وشترمان هەبوو وشترێکم پیاوەکەی بردی لەگەڵ جەنابتە هات بۆ حەج وشترێکیش ئەرزەکەی بۆ ئاوەداین لەبەر ئەوە نەمتوانی بێن بۆ حەج پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فإن عمرة في رمضان كحجة معي فەرمووی ئەگەر ڕەمەزان هات بڕۆ لە ڕەمەزانە عومرەیە بکە وەگە وایە حەجێکت لەگەڵ منا کرد بێت بۆیە زۆر دڵتان بە خۆتان خۆش بێ عمرەکردن لە ڕەمەزانە حەجێکی هەیە پاداشتەکەی وەک ئەوایە تۆ لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم حەجەکەت ئەنجام دابێت خاڵێک کە زۆر گرنگە پێم خۆشە هەموو لایەک هەموو موعتەمیرێک ئاگاداری بێت ئێمە کاتێک ئەم جلە ئەکەینە بەرمان ئیتر کۆمەڵێشتی حەڵاڵیشمان لێ حرامە بێت یەک لەوانە بۆن خۆشکردن ئێستا تۆ نابێ بۆن لە خۆت بدەیت مادام ئەم جلت پۆشی مادام نیەتی ئیحرامت هێنا حرامە لە کاتێکا بۆن خۆشکردن سنەتە و کارێکی زۆر چاکە بەڵام کە ئەم جلت کردە بەرت ئیتر حرامە نابێ بۆن لە خۆت بیت قش چاکردن مولێکردنەوە نینۆکردن کڵاوکردنە سەر ئەمانە هەمووی مباحە لە دەرەوەی ئەم جلە بەڵام کاتێک کە ئەم جلە ئەەکەیتە بەرت ئیتر هەموو ئەمانە حرامە بێ بەڵام ئێسا بەداخەوە کۆمەڵێ موعتەمیر و حجاج ئەبینم ئەم جلە ئەپۆشن کەچی ڤەی پەچێشن جگەرا کێشن یعنی تۆ حەڵاڵەکە بۆت حرام ئەبێ فكيف بڕۆی لەسەر ئەم جلە بپۆشی ئەنجاکە بڕۆی جگەرە بکێشیت ڤەی بکێشیت بۆیە ئەمە بێشەرعیە و ئەمە بەڕاستی بێحورمەتکردنی ئەم جل و بەرگ و حەج و عومرەیە بۆیە ئەو دوو تێبینیەتان ئاگا لێ بێت ئێوە لە مانگێکی گەورەدان و ئەکاتێک ئێسا بەم جل و بەرگەوەن ئەڕۆن عومرەکەتانەکەن ئینشاءالله وەکە وایە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم حەجێکتان کرد بێت و پاشان ئەو کۆمەڵە شتێکەوە باسم کرد لەم سەفەرەیە هەتا عومرەکەمان تەواو ئەکەین تەحەلول ئەکەین ئیحرام ئەشکێنین لێمان حرامە بە هیچ شێوازێ نابێ بۆن لە خۆمان بین بۆنی خۆش نابێ نینۆکمان بکەین نابێ مو لە گیانمان بکەینەوە نابێ کڵاو لەسەرکەین ئەوانەی کەوا حتا ئەوەی کەوا چی پێڵێن خێزانی خۆی لەگەڵایەتی نابێ نزیک بێتەوە لێی بەو شێوازی کەوا باس کراوە لە شەرعە حتا تەحەلول ئەکا و ئیحرامەکەی ئەشکێنێت داواکارم لە ڕەب العالەمین چۆن ئەم عومرەی بە قسمەتی ئێمە کرد بە قسمەتی برا خوشکەکانیشمانی بکا لە کوردستان و لە دەرەوەی کوردستان